لله والصلاة والسلام على رسول الله. لێر داینە سەر باسی چۆنێتی دابەزاندنی کیبۆردی یونیکۆد، واتە کاتێک تۆ لە چادا یا لە شوێنێکدا شت دەنووسیت، کاتێک پەنجە دەنێت بە حرفی تاءدا حرفی گافی کوردی بنووسێت، کاتێک پەنجە دەنێت بە ضاددا حرفی چ ئەنووسێت، کاتێک پەنجە دەنێت بە ذالدا حرفی ژ دەنووسێت لە کوردیە. بۆ مەبەستا بێ ئەم کیبۆردە دابەزانی کە لەم فۆڵدەرە ئامادەکراوە بە ناوی سیفۆ کورد. ئەلێرانە کلیک لەسەر سێتەپەکەیت، کلیک لەسەر سێتەپەکەیت، کیبۆردەکە دادەگریت، داگریتە ناو کۆمپیوتەرەکەتەوە. ئەو بینین سیفۆ کورد has been successfully installed. تەنها کلیک لە کلۆز دەکەیت، دەهێنە بۆ ئەوەی کیبۆردەکەمان بەکاربێنین. ئاچینە سەر کۆنتڕۆڵ پانەڵ، ئاچینە سەر region and language. ئەلێرانەدا ئەم شاشەیەمان بۆ دەکرێتەوە، ئەچە سەر keyboard and language change keyboards. ئەلێرانەیە ئەو کیبۆردە ئەمانوێت زیادی دەکەی. بۆ نمونێمە ئەم کیبۆردە کە دای دەبەزین بۆ ئەوەی بتوانین بە شێوەی یونیکۆد بنووسیت، دەبێت کلیک لەسەر ئادکەیت، چیتە سەر جۆردن عەرەبیک جۆردن. ئەلێرانە جۆری کیبۆردەکە هەڵەبژێری، لە جۆری کیبۆردەکە کیبۆردی سیفۆ کورد هەڵدەبژێری. سیفۆ کورد ئۆکەی دەکەیت، لێرەشە ئۆکەی دەکەیت، ئێرەش ئۆکەی. بۆ نمونە سێمە نمونەیەک بنووسین، کاتێک بنووسین خۆشبەختی بۆ موسڵمانان. ئەبینین لێراندا تەنها پەنجەنان بە حرفی ئەو واوەی کە هەمزەیەکی لەسەر کیبۆردەکەمان پیتی وۆ دەنووسین. پێویست بە هیچ ئەوە ناکە شفت بگری یا شتێکی تر. بۆ نووسینی پیتی ئەتوانین نووسی پەنجەنان بە پیتی تاءە، ئەنووسی گەلی، دەبێ بە گەلی کوردستان. بۆ نمونە بتێ بنووسی ڕۆژ، شفت لەگەڵ پیتی ڕا ئەگریت ئەبێ بە ڕێ، پیتی ڕێ کە ڤی ئینگلیزیشی لەسەرە، بۆ یەکەش لە تەنیشتێوێتی، ژائیش لەسەر پیتی ذالی عەرەبیە ئەبێ بە ڕۆژ. بە هیوای سەرکەوتن. الحەمدولله والصلاة والسلام على رسول الله.